لە شاری هەولێر ڕێڕسمی پێشوازیکردن لە تەرمی دکتۆر فرسە سۆفی پارێزگاری هەولێر بڕێوەچوو کە لە 18/11/2020 بە نەخۆشی کۆڕۆنا لە وڵاتی تورکیا کۆچی دوایی کرد. هەبوونی پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەوڵدانی بەردەوامی بۆ خاوکردنەوەی گرژیەکانی نێو لایەنە سیاسیەکانی کوردستان تێکهەڵاوی لەگەڵ خەڵکدا وایان کرد کە کەسێکی گونجاو بێت بۆ ئەوەی ببێتە پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستان. برای ئازیزی کۆچ کردومان کاک دکتۆر فەرسەد کەسێکی تا بڵێ خۆڕاگر بوو بەرامبەر کێشە و گرفتەکان و هەمیشە بە ئومێدەوە دەیڕوانیە داهاتوو. ئامانجی سەرەکیشی خزمەتکردنی خەڵکی کوردستان و شاری هەولێری خۆشەویست بوو بەبێ هیچ جیاوازیەک. پاشان لەلایەن ئامادەبووانەوە تازەگوڵینە لەسەر تەرمی دکتۆر فرسە سۆفی دانرا. هەر هەمان ڕۆژ بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حکومی حزبی خوا لێخۆشبوو لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە شاری هەولێر بە خاک سپێردرا. سەرخۆشی لە خانەوادە و کەسوکاری دکتۆر فرسەد دەکەم. لە ڕاستیدا دکتۆر فرسەد بە حکمەوەی کە ئێمە لە پەرلەمان بەیەکەوە بووین و بە حکمی ئەوەی کە لە کاتێک کە من بوومە وەزیر ئەویش بوو بە پارێزگار دووبارە لەوێش وێزگەی کارکردنمان بەیەکەوە زۆر نزیک بوو. سەرڕای ئەوەش ئێمە دوو دراوسێ بووینە. من نزیکەی 8 ساڵی ڕێکە لەگەڵ دکتۆر فرسەت و خانەوادەکەی تێکەڵاوێکی عائیلیمان هەیە سەرڕای هەموو جیاوازی سیاسیەکان. بەڵام دکتۆر فرسەت نمونەی پیاوێکی ڕازگۆ، نمونەی پیاوێکی کورتپەروەر و دڵسۆز، نمونەی پیاوێکی ینی میانڕە و یەکێک بوو لەو سیاسیانەی کە هەمیشە لە کاری خۆیدا یان لە کاری ئیداریدا جیاوازی نەکردووە لە نێوان بۆچوونە جیاوازە سیاسیەکان. ئەوە زۆر گرنگە. سەرخۆشی لە کەسوکاریەکەین و هەروەها شێوازی مردنی کاک فرسەد بەداخەوە شێوازێکی ناخۆش بوو کۆڕۆنای نەگریس کە زۆر خەڵکی لە هەرێمی کوردستان هەستاندەوەی ژێچێک بوو لەوانە. مدەتی کارکردنی کەم بوو پەیوەندی باش بوو لەگەر ئەنجومەنی پارێزگا و جیازی ڕقابیە و کەسێکی دڵسۆس بوو کەسێکی نیشتمان پەروەر بوو بۆ هەرێمی کوردستان ئەوەندەی من ئاگام لێ بە ئەمانەتەوە لە نێوان حزبە سیاسیەکانیش کاری باشی دەکرد و ئەمانەتەوە شتەکانی دەگەیاند و دەیویست حزبەکانیش ئێمە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بینمان باش بێەوە بەیەکەوە بە یەک تیم خزمەتی هەرێمی کوردستان بکەین. کەسێکی نیشتیمان پەروەر بوو ئومێد دەکەم بەرپرسانی چاوی لێ بکەن لە داهاتوو کە ئەم شێوازە مردنە بە شکۆداری وەڕێزەوە ببینێتەوە. دکتۆر فرسە سۆفی لە ساڵی 1970 لە سنووری قەزای چۆمان لە هەولێر لەدایک بووە. لە ساڵی 2013 وەک ئەندامی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا. دواتر لە مانجی 9 ساڵی ڕابردوو بۆتە پارێزگاری هەولێر. لە مانجی دەی ئەم ساڵی تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو تا ڕۆژی 18/11/2020 لە وڵاتی تورکیا کۆچی دوایی کرد. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.